الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. مامۆستایانی بەڕێز، ئامادەبوانی خۆشەویست، برایان خوشکان، بە ناوی ئەنجومەنی باڵای دەستگا پڕ بەدڵ بە خێراتنتان دەکەین. نرحب بضيوفنا الكرام ومشايخنا الأكارم. أهلا وسهلا، حياكم الله. بەهاتنتان خۆشحاڵ بووین. لەخوای گەورە داواکارین هەر وەکو دڵی ئێمەتان خۆش کرد، خوای گەورە دڵتان خۆش بکا لە دنیا و لە قیامەت. و هەروەها بە پێویستی دەزانم زۆر دەستخۆشی لە دەستەی قورئان لەبەران و هەروەها لیژنەی ڕاستپێدراو لە بۆ سازکردنی ئاهەنگی ساڵانەی قورئان لەبەران و هەروەها هەموو ئەو براو خوشکانەی کەوا چەندین ڕۆژە خەریکی ئامادەکارین لە بۆ ئەنجامدانی ئەو ڕێز لێنانە. خوای گەورە پاداش خێری هەمولایەک بداتەوە، خوای گەورە بیخاتە میزانی حەسەناتیان یا ڕەبی. بەڕێزان، دیارە قورئانی پیرۆز لە هەموو ڕوویەکەوە موعجیزەیە. یەک لەو لایەنانەی دیارە موعجیزەی قورئانی پیرۆز بە حکمەوەی کەوا کەلام اللهە، تەئسیر و کاریگەریەکی عەجیبی هەیە لەسەر دڵ و دەروون و لاشەی ئینسانەکان. بە مەرجێک ئەو کەسە خاوەنی دڵێکی زندیبی یان گوێ لە قورئانی پیرۆز بگریتن دڵیشی ئامادەبی، ئیتر کاریگەریشی عەجیب دەکا. وەکو لە وەصفیدا خوای گەورە سبحانه وتعالى دەفەرمی: الله الذي نزل أحسن الحديث كتابا متشابها مثاني تقشعر منه جلود الذين يخشون ربهم ثم تلين جلودهم وقلوبهم إلى ذكر الله. لێ تەماشا دەکەی ئەو پێغەمبەری خۆمانە صلى الله عليه وسلم کاتێکەوە گوێی لەو ئایەتانەی سوورەتی ئەنیسا دەبی لە ابن مسعود خوای لێ ڕازی بی، هەتا دەگاتەوە ئاتەی فكيف إذا جئنا من كل أمة بشهيد وجئنا بك على هؤلاء شهيدا. پێغەمبەر صلى الله عليه وسلم دەفەرمی حسبك. اینجا ابن مسعود دەفەرمی کە سەرم بەرز کردەوە دەبینم فإذا هو عيناه تذرفان. صلى الله عليه وسلم فرمێسک بە چاو مبارەکانی دێنە خوارێ. ئەوە پێغەمبەری خوایە صلى الله عليه وسلم کاتێکەوە کوڕی عەبدوڵڵای کوڕی شێخیر کاتێکەوە شەوێک دەستە مزگەوت دەبینی خەریکی شەونوێژە پێغەمبەر صلى الله عليه وسلم دەفەرمی سمعت لصدره عزيزا كعزيز المرجل من البكاء. سبحان الله، دەنجی گریانی پێغەمبەر صلى الله عليه وسلم لە ناو سینجی بەو شێوەی کەوا وەصفی دەکا. ئەوە عومەری کوڕی خەتاب بەخوای لێ ڕازی بی کاتێکەوە لە یەک لەو شەوانەی کە لە ناو مەدینەدا دەسوڕێتەوە لە ماڵێکدا گوێی لێ دەبی کەسێک سوورەتی ئەتوور دەخوێنیتەوە. بسم الله الرحمن الرحيم والطور وكتاب مسطور في رق منشور والبيت المعمور والسقف المرفوع والبحر المسجور إن عذاب ربك لواقع ما له من دافع. إمام عمر دوستي دەفەرمی قسم ورب الكعبة حق. اینجا پشت بە دوارێک وەدەنێ و دەمێکی چاک لەوێن دەرێ ڕادەوەسی ئەوەی لەگەڵی دەفەرمی فەرموو با بڕۆین. دەفەرمی تەواو ئەو شەو دەچمەوە ماڵێ. لە ماڵ دەکەوی و یەک مانگ خەڵکی دەچن سەردانی دەکەن لە تەئسیرە و قورئانێک کە گوێی لێ بوو. ئیتر وەهاکەذا قورئانێکە کاتێکەوە ئەهلی کتاب گوێیان لێ دەبی تەڕا ئەعیونهم، ئەوانەی کە منصفن لە ئەهلی کتاب، ترى أعينهم تفيض من الدمع مما عرفوا من الحق. كاتك وأهل علم منصف جويان لدبي قل آمنوا به أو لا تؤمنوا إن الذين أوتوا العلم من قبله إذا يتلى عليهم يخرون لله سجدا. سجد بخواي قرد سبحانه وتعالى. يتر لحر لا يقباس دك قرآن بيروس هر معجزة لولا أنيك زیاتر لە 1435 ساڵ بەسەر هیجرەتی پێغەمبەردا تێپەڕیە صلى الله عليه وسلم. اینجا ئەو قورئانە کە ئەو هەموو دوژمنەی هەبووە هەر لە ئەبوو جەهل و ئەبوو لەهەبەوە بگرە بە درێژایی 1435 ساڵ هەتا دەگاتە ئەو کەسانەی کەوا بەدەستی شکایان قورئان دەسووتێنن، هەتا ئەو کەسانەی کەوا بە هەموو هێز و توانای خۆیان محارەبەی ناوەڕۆکی قورئان دەکەن. بەڵام لەگەڵ ئەوەشدا قورئانی پیرۆز هەر دەمینێ
ئەوانەی کە دژایەتیشی دەکەن ئەوانەی کە دژایان کردیە و دەشیکەن دەسنە ناو زبڵدانی مێژوو قورئانی شەردەمینێ وەلەو کەریهە الکافرون لەبەرەوەی خوای گەورە فەرموویتی ئینا نەحن نەزەلنا الذیکرە وئینا لەه لەحافیظون هێز و توانا و دەسەڵاتێک نییە بتوانی لە ناوی بە هەتا ئەو کاتێ خوای گەورە بەرزی دەکاتەوە سبحانه وتعالى کاتێکەوە حەجاج لا یەک لە وتارەکانی دەڵێ اتهامی ابن الزبير دەکا دەڵێ ئین ابن الزبير يبدل كلام الله ابن الزبير دەیەوێ کەلامی خوای گەورە تەبدیل بکا ابن عمر خوای لێ ڕازی بی لە خۆی لە بابی دەفەرمی كذب الحجاج درۆی کرد حجاج ابن الزبير لا يبدل كلام الله ابن الزبير تبديل ناكا ولا يستطيع ذلك ناتواني تبديل بكا لبري خواي قود فرمي لا مبدل لكلماتي لا مبدل لكلماتي برامبر با خوش شويسترين مخلوق خوي كوا محمد المصطفى صلى الله عليه وسلم دفرمي ولو تقول علينا بعض الأقاويل لأخذنا منه باليمين ثم لقطعنا منه الوتين فما منكم من أحد عنه حاجزين برامبر بأشرف خلق كحاشاه اشتوابك بلام خواهي قولوا بياني من هزدك كأقل لبي قبول نكره لهيج كسيشي ديك قبول نكره هيج هيزو دا صلاة اقنية أو قرآن تبديل بك وبيقوري لا مبدل لكلماتي نلا إنسو نلا جن خواهي قولوا سبحانه وتعالى بڕیاری دا دەی پارێزی و دەشی پارێزی هەتا ئەو ڕۆژێکەوە بەرزی دەکاتەوە لێ تەمەشا دەکەی چەندین دەستگا و بنکە و چەندین سەنتەر لێرە و لە هەموو سەرڕووی زەوی خوای گەورە سبحانه وتعالى مسەخەری کردینە لە بۆ ئەوەی کەوە لە خزمەتی ئەو قورئانەدا بن چەندین پۆل وەکو ئەو برا خوشکانەی ئێمە لە سەر ڕووی ئەو زەمینە لە هەموو جێگایەک خوای گەورە مسەخەریان دەکا مشەڕەفیان دەکا ئەو قورئانە لەناو دڵ و دەرونیان بپارێزن لەبەرەوەی قورئانە کتێبێکە وەکو لە صحیح مسلم داهاتیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەمان دەجێڕتەوە کە خوای گەورە پێی دەفەرمی وأنزلت عليك كتابا لا يغسله الماء کتابێکم لۆت دابەزاندیە ئاو نایشواتەوە بەڵێ ئاو دەتوانین سەحیفەکان بشواتەوە بابڕین لاپەڕەکان بسڕیتەوە بەڵام چی لەو قورئانە دەکا کە ناو دڵ و دەروونەکان جێگیری کردیە لا يغسله الماء وهروها لێرەشدا ڕووی ئامۆژگاریم لە برایان و خوشکانم دەکەم لە برایان و خوشکانی قورئان لەبەر لە منطلقی الدين النصيحة وهروها لە منطلقی وذكر فإن الذكرى تنفع المؤمنين وأوانش أهل بإذن خوالي ويكواسول لو ئامۆژگاریانە وەربگرن لۆیە أذكركم وأذكر نفسي پێش هەموو شتێک الإخلاص والله صد زار لەسەر یەک بڵێنەوە الإخلاص هێشتا هەر کەمە واوەیلا بەدبەخت بەخۆت ئەگەر بێت ئەو کارت کردێ مەبەست خوا نەبووە واوەیلا کەواتە ئیخلاص لەبەرەوەی ئەلا لله الدين الخالص طاعتي خالص نبي خواي قولوري ناقري أنا أغنى الشركاء عن الشرك من عمل عملا أشرك فيه معي غيري تركته وشركه خواي قول قبولي ناكا لبو هر كارك شريكي شلو لبو بريار بدي خواي قول لي دردتي دفن بالبو شريكه كيبي أم بنياز منامه يتر الإخلاص بيش هموشتك وهروها لخالي شديكا باش بزانه أو الشرفيك خواي قول بتوي بخشيه والله شرفك ما بعده شرف هیچ کەسێک لەو دنیا باشتری پێ نەبەخشرا ئەگەر واتێ بگەی کەسێک هەیە لە ئەهلی دنیا لە تو باشتری پێبەخشرایە بەڕاستی ئەوە ئیهانەیە لە بۆ خۆت والعیاذ بالله کە لە تو ناوەشێتەوە لەبەرەوەی خوای گەورە لە باسی قورئاندا دەفەرمی هو خەیر مما يجمعون ئەو قورئانە زۆر چاکترە لو همو دنياي أهل دنيا خريدكنوا كواتا أجر واتي بقي كسك كدنياي بيبخشرا أجر همو دنياش بيبخشرا أو لتباشترا فقد عظمت ما حقره الله وحقرت ما عظمه الله أويك أخواي قرب عظيم دانا أتوبكمد بيستاي والعياذ بالله والعكس بالعكس أو قرآنك أخواي قرب عظيم دانا أتوبكمد بيستاي أو دنياك أخواي قرب حقير دانا
ئەتوو بە گەورەت بێتە پێش چاو لێ بزانەکەوە شەڕەفێکی زۆر گەورەت پێ بەخشرا هەوڵ بدە لەقەدەر ئەو مەسئولیەتە بە بەڕاستی و هەروەها قورئان لەبەرکردن بە چەند ساڵێک لەبەرت کرد خوای گەورە کەڕەمی لەگەڵ کردی بەڵام بەردەوامبوون لەگەڵ قورئان و پارێزگاریکردن لەسەر قورئان ئەوە مەشروعێکە مەدە العومرە هەتا ڕوح لەبەردا پێویستە پارێزگاری لەسەر بکەیت و بشزانە هەر ئاەتێک کە لەبەرت کرد دەرگایەکە لە نێوان تو خوای گەورە کرایتەوە کاتێکەوە بە ئیهمالەوە لە بیری دەکەی خوای گەورە ئەو دەرگایە لێ دادەخەوە خوا پەناماندا و هەروەها هەوڵ بدە فێرە ماناکانی قورئانی پیرۆز بی تەدەبوری تێدا بکەیت تەفسیرەکەی بخینەوە لەبەرەوەی ناکرێت و حافظی کەلامێک بی کە ماناکەی نەزانی و تەدەبور کاتێکەوە خوای گەورە بەواجیب لەبۆ هەموو خەڵکێک دەفەرمی لیەدەبەڕوا ئایاتیه من باب ئەولا ئەتوو لە پێش هەموو کەسێک بەڕاستی بەرپرسیاری لەوەی کەوا لێی تێبگەی کە لێشی تێگەیشتی ئەوجا ئاگادار بۆ ئەو عەهد و پەیمانەی خوای گەورە لەبیر بی کەوا خوای گەورە عەهد و پەیمانی وەرگرتیە لەوانەی کەوا کتابیان پێدەبەخشی کەوا پێویستە بەیانی بکەن لە بۆ خەڵکی ولا یەکتمونە کەتمی نەکەی ئەو حەقەی کەتم نەکەی کە لەلاتە ئەمانەتە لەلات و هەروەها هەوڵ بدە خۆڕەوشتی ئەهلی قورئان بی وەکو لە وەصفی پێغەمبەردا صلی الله علیه وسلم دایکمان عایشە دەفەرمی كان خلقه القرآن ئەگەرنا واللهی ئەو قورئانە ئەگەر بێت و کاری پێنەکەی خۆڕەوشتت بەو شێوەیە نەبی لە کاتێکدا کە بە حزوری جەمعێکی مبارەکی ئەوە شەهادەت پێبەخشرا لەمە دوای یوشار ئیلەیکە بالبەنان بە پەنجە ئاماژەت لۆ دەکرێ فڵانە کەس حافزی قورئانە ئاگادار بە هەر هەرسوکەوتێک بکەی کە لەگەڵ ئەو قورئانە نەگونجێ واللهی زۆر بەگران لەسەر ڕادەوەستی و قورئان دەبیتە حوجەیەک لەسەرت نابتە قورئان نابیتە حوجەیەک لە بۆت خوا پەنامان بدە و هەروەها تەحکیمکردنی قورئان لەسەر ژیانی خۆت دەوروبەر و هەوڵدان لە بۆ تەحکیمی لەسەر ڕووی زەوی کە دەبیتە مایەی بەختەوەری دنیا و قیامەتی ئەو خەڵکە بزانە ئەوە لە پێشەوەی کارەکانتە و بە هەندی هەڵبگرە لە کۆتاییدا پێم خۆش ئاماژە بە کاک محەممەد عەبدوڕەحمان بکەم کە یەکێکە لەو برا بەڕێزانە لە لقی شۆڕش کە هاتە سەر ستەیجەکەش لەوانەیە جەماعەت بەعام یعنی ملاحەزەتان کردکەوە وەکو ئەوانی تر زۆر بە تەبیعی نەهات ئەو برایە شتێکی سەیرە بیرکۆڵ یعنی تەبیعی نییە سبحان الله طبيعي نییە نەقسەی نەهەڵسوکەوتی بەڵام قورئانی پیرۆز واللهی لە لیژنەکە کاتێکەوە پرسیارمان لێ دەکرد واللهی بە دەگمەن هەبوو لەوی باشتر بی زۆر عەجیبە لە قورئانی پیرۆز لەوەش عەجیبتر دەڵێ سبحان الله مڕازعەش ناکاتەوە هەر کاتێک لێ دەپرسی هەموو ئاەتەکان دەزانی ئیتر ئەوەیەش بەڕاستی معجزەیەکی خوای گەورەیە سبحانه وتعالى نیشانماندا لە خوای گەورە دەپاڕێمەوە خوای گەورە لێیان قبول بکە و پێشیان دەڵێم ئەو ڕێز لێنانەی کە ئێستا لێر لە بۆتان کراوە ڕێز لێنانی بەشەر و لە قەدەر توانایە پێمان خۆش بە زۆر زیاتر بی بەڵام ئەوەندە لە تواناماندا هەیە ڕێز لێنانی حەقیقی و ڕاستەقینەتان لای ڕەب العالەمینە لە ڕۆژی قیامەتە کاتێکەوە خوای گەورە پێتان دەفەرمی اقرأ وارقى ورتل كما كنت ترتل في الدنيا فإن منزلتك عند آخر آية تقرأها بإذن الله لخواي قول داوا كارم ئامادە بوان ئەوەی کە لێرەدا مەوجود بوون ئەوانەی کە لێرەدا ئامادە بوون ئەوەی کەوا گوێیان لە ئێمەیە ئەوانەی کەوا دڵیان بەو کارە خۆشە یا ڕەبی خوایە ئەو شەرەفە بە هەمووان ببەخشی کەوا سینجیان پڕی قورئان بکەی و شەرەفی حفظ قورئانی پیرۆز بە هەمووان ببەخشی وبارك الله فيكم دوباره بخير بين وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين